بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ئیرادەی مرۆڤ و توانای یاخود ئیدارەدانی ڕوبەڕووبوونەوەی ڕووداوەکان یاخود ئەو نەخۆشی و پەتاو تاعونانەی کە ڕوو لە وڵات دەکەن بکەین. قسە لەسەر باس و بابەتێک بکەین کە پەیوەستە بە ڕووداوە ڕووداوە سروشتیەکان و هەروەها ڕووداوە مرۆییەکان. کۆمەلگای مرۆیی بێگومان دووچاری ڕووداوی زۆر گەورە بۆتەوە لە ژیانی خۆیدا. جەنگی یەکەمی جیهانی، جەنگی دووەمی جیهانی، ئەو ڕووداوانەی تریش لەناو مێژووە کە باس دەکرێت بە تایبەتی لە سەردەمی دەسەڵاتە جیاوازەکانە پێش 1000 ساڵ بەر لە ئێستا لەناو مێژووی ئیسلامیدا کە باسدا بڵاوبوونەوەی نەخۆشی تاعونەکرێ و هەروەها میکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوە. ئایا مرۆڤ لەم نێوەندەدا چۆن بتوانێت ڕوبەڕووی نەخۆشیەکان بێتەوە؟ ئایا ئیرادەی مرۆڤ چۆن ئەتوانێت ئەو ڕووداوانی کە ڕوبەڕوویە بنەوە بتوانێت بەهێزێکی کاریگەرەوە بەرەو ڕووی بوەستێت، یاخود ئەو نەخۆشی و ڕووداوانەی کە لە ژیانی ئینسانە ئەخولقێت مرۆڤ چۆن ئەتوانێت گیان بکاتەوە یاخود ئیدارەی کاتەکانی خۆی بدات لەو ساتانەی کە لە ماڵەکانی خۆیانە دانیشت و ناتوان بچنە دەرەوە و کۆمەڵ ببنەوە یاخود یەکتری ببینین. هەوڵ دەدەین ئەمانە کۆمەڵی باس و تەوەری سەرەکی بەرنامەی مەودامانە ئەمڕۆ بە میوانداری پرۆفسۆر دکتۆر سەباح بەرزنجی قسەی لەسەر بکەین. خۆشحاڵین دکتۆر. سپاس بۆ جەنابەت. دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی. خۆشحاڵین دکتۆر، من ئەمەوێ هەر دەواازەی بەرنامەکە وەکو دەواازەیەکی واڵا بۆ بەڕێزت بەجێبی هەڵمزانم لەم ماوەی کە ئێوەش بێگومان لە ماڵەوە ئەوەی ئەوترێ ماڵ نشینی یاخود کەرەنتی نەبوون، یعنی ئەم ئەزمونە ئەم تەجروبەیە چی بە کۆمەلگای مرۆیی وە بە خەڵک ئەڵێەوە ئێمە وەکو کورد کە ئێستا ماوەیە کە چەند هەفتەیەکە لە ماڵەوە نیشتە جێبووین و ناچینە شوێنە گشتێکە. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سەرەتا سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست، هەروەها بۆ گەلی کوردستان بە هەموو چین و توێژەکانیەوە هەر لێرەوە سڵاو دەنێرم بۆ ئەو کەسانەی خۆبەخشانە خزمەت بە گەلەکەیان دەکەن، خزمەت بە ئێستا و داهاتوو گەلەکەیان دەکەن، بە تایبەتی تەندروستکاران، پزیشکان و پەرستاران و کارمەندانی تەندروستی، هەروەها هێزەکانی ناوخۆ، هێزەکانی پۆلیس و هاتوچۆ، هێزەکانی ئاسایش و هەموو ئەو سەربازەونانەی کە لە حاڵەتی ئامادەباشیدان و هەر کەسێکیش بە شێوەیەک بە وشەیەک بە ڕاپۆرتێک ڕۆڵ دەبینێ بۆ کەمکردنەوەی ئەم وەزعە و هەروەها سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو ڕۆژنامەنووسان و میدیاکارانی دڵسۆزی کوردستان. ئەم بابەتەی کە هەمومانی سەرقاڵ کردووە بابەتی پەتای کۆرۆنا و بووە بە ڕووداوێکی کە 24 سەعات ئێمە متابعەی ئەەکەین و هەموو کەسێ لە جێی خۆیەوە بە ئیختیساسی خۆی بە پسپۆڕی خۆی قسەی لەسەرەکە، ڕایی لەسەر دەدا. ئێمەی گەیاندە ئەوەی کە چەند دەرەنجامێک بەدەست بێنین. یەکەمین دەرەنجام بەڕای من ئەوەیە کە ڕێز لە پسپۆڕیەکان بگرین. هەموو پسپۆڕیەک پێویستە، بە تایبەتی ئەو پسپۆڕیانەی لە قەیرانێکی تایبەتە ڕاستەوخۆ دێنە مەیدان و کار لەسەر ئاساییکردنەوە و ئاسانکردنی وەقعی ڕووداوەکان و کارەساتەکانەکەن. ئەمە زەمنێکی ئەویست کە مرۆڤایەتی بەخۆی دابێتەوە و هەز بکە چ وەزعێکی خوڵقاندووە دوای مۆدێرنە و پۆست مۆدێرنە و قۆناغی دوای پۆست مۆدێرنش کە بەڕێوەیە مرۆڤایەتی پێویستی بە وێزگەیەکی لەم چەشنە هەبوو بۆ ئەوەی بەخۆی دابێتەوە مراجعەیەکی ڕەخنەگرانەی شیکاریانەی توێکاریانەی خۆی بکە کە لەکوێ کورتی هێناوە لەکوێ باش ڕۆیشتووە. من زۆر متەفائیلم بە دوا ڕۆژ کە ئەم چەند ڕۆژە متابعەی بەرنامە تەندروستیەکانم کردووە لە کەناڵە جیاجیەکانی کوردستانەوە، کار کامیکان بە جۆری خۆی لەوە دڵخۆشکەر بوو کە کۆمەڵێکی باش گەنج و لاوی میلەتەکەمە بینی کە پسپۆڕانە و شارەزایانە قسە لەسەر وەزعەکە یەکەن
و ڕێکاری دروست و جوان نیشانی خەڵکە دەن و دڵیشم خۆش بوو بەوەی کە خەڵکانێک خۆبەخشانە خزمەت بە میلەتەکەیانەکەن، هەروەها ئەو سەرمایەدارانەی کە خۆیان بە قەرزاری میلەتەکەیان نەزان و لەم ماوەیەدا بە جوانی توانیان بێنە مەیدان و هەر کام بە توانای خۆی و لە گۆشە و لە سوچی خۆیەوە خزمەتی کرد بە نەخۆشەکان، خزمەتی کرد بەو کەسانی هەڵگری ئەو ڤایرۆسن و خزمەتیان کرد بە دوا ڕۆژی گەلی کوردستان. یعنی ئەمە من لایەنی گەشتبینی منە بۆ وەزعەکە. لایەنی ڕەشبینیشمان هەیە لەوەی کە ئێستاش تێکەڵیەکەیە لە وتارەکانە، لە قسەکانە، لە معالەجات و ڕێکارەکانە، خەڵکێکەیە ئیختیساسی لە بوارەکانی قسەی تیاکە، یاخود دێت شوێنێک تاوانبار و تۆمەتبارەکە، جیهەت و خیتابێک تۆمەتبار و تاوانبارەکە و لایەنێکی تر تەزکیە و پەسەندەکە. ئێمە ئەتوانین جوانترین سوود لەم وەزعە وەربگرین بە شیکاری هێمنانە و ژیرانە و تێگەیشتن لە وەزعەکە خۆی، نەک ئەوەی کە ڕواڵەتەکان ببینین و بەسەریا گوزەر بکەین. بەڵێ سوپاس دکتۆر بۆ پێشەکیە. من یعنی شتێکەیە کە پێوتێ ئیرادە لە ئینسانە، ئیرادەی مرۆڤ شتێکە پەیوەندی بە هێزێکی ناوەکیەوە هەیە. پێویستە ئینسان چۆن بتوانێت بیر و بڕواایە دروستکە ئەم ئیرادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕووداوانەی کە دروستە بنیا خود ڕوبەڕووی ژیانی تاک و کۆمەلگا بێتەوە. زۆر جار ئەوانە مرۆڤ کردە زۆر جار سروشتیە. یعنی چۆن ئەم هێزی ئیرادەیە لە ئینسانە دروستە بێ. تۆکو مامۆسایەکی زانکۆ زیاتر ئەگەر خوێندنەوەیەکی معریفیانە بۆ ئەم باسە بکەیت. مەسەلەی ئیرادە و ویست لە مرۆڤە یەکێکە لە بابەتە جەوهەری و جونگەیەکان لە فەلسەفەیە، لە ئاینە، لە ئەخلاقە و لە یاسا و تەشریعاتیشە. تەنانەت لە فەلسەفەی مێژووە قسە لەسەرەوە کراوە چ شتێکە، چ هێزێکە کە مێژوو ئەجوڵێنێ. ڕووداوەکان بەرهەم و دەرهاویشتەی چین و بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە چەندین مەدرسەی فەلسەفەی مێژوو دروست بووە. جەنابەت بۆ خۆت لەو بوارە ئیشت کردو و ماستەری ئەو بوارە دێ. لە ئاینە بە هەمان شێوە مەسەلەی ئینسانی مکەلەف، کائینێکی مکەلەف، یعنی کائینێکی بەرپرس، کائینێکی خاوەن ئیرادە و خاوەن ویست، مەبنایەکە لە مەبنا عەقیدەتیەکانی ئێمە. یعنی ئەوە نییە کە ئێمە پوشێک بین بەدەست ڕووداوەکانەوە. ئەوە نییە کە ئینسان سەلبی ئیرادەی لێکرابێ و هیچ توانا و دەسەڵاتێکی نەبێ. لە فەلسەفەشا بە هەمان شێوە مەسەلەی جەبر و ئیختیار مەسەلەیەکی زۆر قوڵ و وردە لە کۆنەوە، حتا لە ئاینەکانی تریشا پرسیار بوو، لە فەلسەفەی کۆنە پرسیار بووە و ئینسانەکان لە ئاینە حتا ئوستوریەکانیشە ئەو پرسیاری لە خۆی کردووە من چیم بەدەستە، تا چەنە دەتوانم ڕۆڵ ببینم لە گۆڕانکاریەکانە یا تەحەدی بەر ژیان، چۆن ئەتوانم بوونەوە ڕام بکەم، چۆن دەوروبەری خۆم ڕام بکەم. تەمان هەل لە بیدایەتەوە ئینسان هەوڵی ئەوەی یاوە کە سروشت ڕام بکە، سروشت بە هەموو پێکاتەکانیەوە، بەگیان لە بەرانیەوە، بە کەژ و دەشت و دەوروبەر و بە هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەری ئینسانان. ئەمە پرسیارێکی زۆر جدی بۆ مرۆڤ. مرۆڤ لە هەندێک حاڵەتە دەسەوسانی خۆی دەربڕیوە. لەو دەسەوسانی مرۆڤ ئەگەر هەزاران ساڵ لەمەوە پێش بوو بێ، ئێستاش هەر ئینسان لە بەرامبەر زۆر ڕوودا و کارەساتە ئەو دەسەوسانی. دکتۆرتخوا لێرە بوورێ ئەو دەسەوسانیە گەیشتنە بنبەستە ئیتر ئینسان هەموو هەوڵەکانی خستۆتە گەڕ، بەڵامی تا حەدێکە حەدەکەی سنووردار و ناتوانێت سنووری معریفی ئینسان یا پەیوەندی بە تێگەیشتنەوە، پەیوەندی بە تێگەیشتن و کەشف و مامەڵەکردن و دەرکی ئینسانەوە هەیە لەگەڵ دەوروبەر و هەموو شتێک پێویستی بە ناسین هەیە اینجا مامەڵی لەگەڵ بکەی. سەردەمێک هەموو بوون مەتەڵێکی گەورە بووە بۆ ئینسان. هەر چەمکی بوون لە فەلسەفەیە مەتەڵێکە، چەمکی معریفە و ناسین مەتەڵێکە. پێغەمبەران کە هاتوون
ویستویانە قۆناغی چەند هەزار ساڵە بە لەحزەیەک بۆ ئینسانە بگەێنن. یعنی ئیشی پێغەمبەر لەگەڵ فەیلسوفا فەرقەکەی لەوایە پێغەمبەر بە وەحی لە سەرچاوی عیلمەوە شتەکان بە ئینسانەڵێ، بەڵام فەیلسوف بە پرسیاری زۆر و بەهێنان و بردن و بە پەیجۆیی و بە دوواداچوونێکی دوور و درێژ ئەوسا ئەگا بە هەندێ وەڵام کە ڕەنگە وەڵامەکان گشتی بن نەتوان بچن ناو وردەکاریەکانەوە و ئەمەشیش تەعاروزێکی لەگەڵ پەیامی پێغەمبەرانە نییە. من کە پێشەوەی بێم بۆ ئەم بەرنامەی جەنابەت ئەم ئاەتە زۆر سەرنجی ڕاکێشام کە خوای پەروەردگارە فەرمێ يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم. ئەم ئاەتە وەڵامێکی پراوپڕی پرسیارەکەی جەنابتە. يريد الله يعني ئیرادەیەکی ئیلاهی هەیە لە مەوزوعەکە، ڕوونکردنەوەیەکی ئیلاهی هەیە، هیدایەت و گەیشتنێکی مرۆڤیش هەیە بە مەسەلەکە، اینجا گەڕانەوەیەکی خوایشێ. کەواتە ئێمە ئەگەر لە دوو ناوی خوددا بە جوانی تێبگەین کە ناوی عەلیم و ناوی حەکیمە مەسەلەکان بۆمان حەلە. یعنی ئەگەر خوا عیلمی نەبێ کەون دروسەکە، ئەم گەردونە دروسەکە بە هەموو پێکاتەکانیەوە، یعنی ئەم گەردونە ئاوێنەیە کە بۆ بینینی زانستی بێسنووری خوددا. ئەم زانستە زانستێکە هیچ کەم و کورتی و کەم و کوڕیەکی تێدا نییە. ئەم جیهانە بێبەرنامە نییە. ئەم جیهانە نەقشەیەکی لە پێشینی هەبووە پێشەوەی دروست کرێ و ئێستاش ئەوەی کە ڕوئەدا ناتوانێت لەو یاسایانە دەرچێت کە لەسەر ئەساسی ئەو نەخشەیە دانراون. باش ئەو ئیرادەی خوددا کە تۆ باس کرد لە عەلیم و حەکیمە ئەو دوو ناوە دوو سیفات چۆن تەوفیقی ئەمانە لەیسە کەمیثلیه شەیئون، یعنی چۆن ئەمە تەوفیق ئەکرێ، یعنی ئینسان لە خۆیان ڕنگدانەوەی هەبێ کە بتوانێت ئیلهام لەم ئاەتە پیرۆزەوە. اینجا فەرمێ يريد الله ليبين لكم. خوا لە عیلمەکەی خۆیەوە تیشکێک قەبەسێک ئەدا بە ئینسانەکان لە ڕێگەی پێغەمبەرانەوە بۆ ئەوەی کەشفی بوونەوە بکەن، کەشفی بوون بکەن، کەشفی گەردون بکەن، کەشفی زەوی بکەن، کەشفی خانەکانی لەش بکەن. کەواتە بەیانی ئیلاهی لە دوو ڕێگاوەیە، یا بڵین لە سێ ڕێگاوەیە ئەگەر دەقیقتر قسە بکەم. لە ڕێگای پێغەمبەرانەوە بە دین، لە ڕێگای زانایانەوە بە عیلم و لە ڕێگای عاریفانەوە بە دڵ. کەواتە بەیانی ئیلاهی منحەسیر نییە تەنها بە ناردنی پێغەمبەران. بۆیە خەڵکێک کە ئێستا من سێری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەم کەوتونەتە مناقەشەیەکی دوور و درێژ و بێ ئەنجام، ئەوەیە یەکێکیان وا ئەزانێت بۆ کەشفی تەبیعەت تەنها بە یەک ڕێگا هەبێ، بۆ کەشفی گەردونە بە یەک ڕێگا هەبێ. هەیەڵێ تەنها ڕێگەی زانست دین ڕەفزەکە، هەیەڵێ تەنها ڕێگەی دین زانست ڕەفزەکە. لە حاڵێکە هەم ڕێگەی دین ڕێگەی ئیلاهیە، هەم ڕێگەی زانست ڕێگەیەکی ئیلاهیە و ڕێگەیەکی تریشێ ڕێگەی خەواسی خوددایە کە عاریفانن، ئەوان بە دڵ. با من ئەمە بە دیوێکی کا سیاغیشی کەمەوە، یعنی چۆنم ئیرادەی کە بەڕێزت باس کرد لەگەڵ هێزی عنی بڕوای ئینسان لەگەڵ عەقیدە بیر و باوەڕە، چۆن ئێمە ئەتوانین جارێکتر تێکەڵکەینەوە بۆی ئینسان ئەوەی بڕوای بە پەیامێکی خوای، ئەوەی بە ژیان دنیای بڕوای بە ژیانی ئەو دی و هەیە. ئێستا لەوانەیە هەندێک کەس وەکو بەڕێزی شت باس کرد جەدەلێک و مناقەشەیە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە دروستکراوە، یعنی بە شێوەیە لە شێوەکان کە باسی ئەمە باسی ئیرادەی خودایی هێزی خودایی ئەو هێزە معنیەوەی معنەوی کە ڕووداوەکان دروستەکات و ڕوبەڕووی ئینسانەکانیەکات لەسەر زەوی گاڵتە ئەکا. بەڵام چۆن ئەم بڕوایە لای ئینسانێکی باوەڕداری خاوەن عەقیدە جێئەکەینەوە لەگەڵ کەسێکی ترا کە بڕوای پێینێ، یعنی چۆن ئەمە ڕنگدانەوەی کافیە بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە وا بیرەکەنەوە هەندێ مەودای معریفیان فراوانکەن. وەکو چۆن ئەگەر مناڵێک ئەخر ئەو لەوانەیە بڕوای بەو معریفەی من و تۆ بڵێن معریفەی دینی، شەنێ معریفەی دینی بەشێکە لە معریفەی بەشەری، بەشێکە هەموو معریفەی بەشەری معریفەی دینی نییە. ئەبێ خوێنەوارەکانمان ڕۆشنبیرەکانمان
بگەنە ئەو نەتیجەی کە ئەوان ناتوانن احتیکاری معریفە بکەن. چەند ڕۆشنبیرە دینیەکانمان، چەند ڕۆشنبیرە ئەلمانیەکانمان. ئەگەر مناڵێک لە دیوی دەرگایەکەوە دانیشت بێ، لە دیوی دەرگایەکەوە دانیشت بێ، یەکێک لەو دیوە دەرگاکە بکاتەوە، مناڵەکە لێرەوە چییە بینێ؟ دەستکی دەرگاکە بینێ کە ئەکرێتەوە. مادام ئاگای لەو کەسە نییە کە دەستکەکە ئەجوڵێنێ لەو دی و ئەم لێرەوە وازانێت دەستکەکە دەرگاکە ئەکاتەوە. وایانە کافیە بۆی ئەو مناڵە ماوەیە تەجربە پەیاکە، کافیە ئەو دیوی دەرگاکە ببینێ کە ئەو دیوی دەرگاکە چی هێزێکەی کاتەوە. یعنی بعضێ کەس لە طفولەی فکری خۆیانە حەسری معریفەی بەشەریەکەن لە معریفەی دینیە یا حەسری معریفەی بەشەریەکەن لە معریفەی علمیە فقط یا لە معریفەی فەلسەفیە، کە ئەمە هەمووی هەڵەیە. ئێمە معریفەیەکی تەکاملیمان ئەوێ کە بڕوای بە هەموو سەرچاوەکان هەبێ. بۆچی؟ چونکە خوای پەروەردگار بەیانی ئەکا یورید الله لیبین لەکم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم. بياني إلهي هي أم بياني يا للرقي دينوية يا للرقي علموية يا للرقي قلبوية. وأوسع اتجاه فلسفية إما بوضوح لتاريخ حضاري إسلامي يبينين أو معرفة ديني، فيلسوفان ديني من هي، فقهاء من هي، مشرعين من هي، أهل أصول معنى، أهل لغة معنى، أهل تفسير معنى، أهل تاريخ وأمانة هموي لسر بياني إلهي ديني أرون. عندي كتير معنى نا لسر بياني علمي أرون، وكو خوارزمي، وكو ابن الهيثم، وكو جابر بن حيان، وكو أبو بكر رازي، أواني كفيلسوف كعالمي طبيعي بون. غياث الدين جمشيدي كاشاني كتوانيتي ڕێژەی نەگۆڕی باز نەبدۆزێتەوە. بەچی دۆزیوێتەوە؟ بە تەجربە و بە ئەزمون، بە دروستکردنی چەند لایەکسانێکی 800 لایی، 800 لایی کە زۆر نزیکە لە دائیرە. ئەمە بە دروست خواجە نەسیری تووسی توانیوەتی مەرسەد و ڕەسەدخانەیە بێ و سەیری ئەستێرەکان بکە. ئەمانە بەیانی علمی. مەجموعەیەکی تریشمان هەیە کە ئەوە بابەتێکی عیرفانیە و ڕەنگە حوصلەی ئەم بەرنامەیە نەبێت کە باسی بکەین. جام بەیانی ئیلاهیە. دوایەوە خوا بەم بەیانە ئەمان خاتە سەر ڕێگا، کەواتە ڕێگاکە بۆمان دیاری کراوە، بەڵام بێ بە حرەکەتی خۆمان پێیا بڕۆین. وابێ ئاگاداری سونەن بین. نقطەیەکی زۆر گرنگ لە ئاەتەکان مەسەلەی سونەنە. سونەن یعنی قوانین، یعنی ئەو حەقایقانەی کە قەت دوا ناکەون، ئەو ڕاستیانەی کە وەکو 1 زائید 2 لێ هاتووە، هەم لە گەردوونە هەم لە ژیانی کۆمەڵایەتیە. دکتۆر، یعنی پێویستە ئیرادەی ئینسانیە ئینسان چۆن لەمانە تێبگا، یعنی ئەمە وەکو تۆڵی کە ئەمە سونەن قوانینە. ئەی ئەمە چ پەیامێکی تێ ئەگەر ئێمە لە فۆرما وەعزیەکە دەری بکەین، زیاترەوەی کە باسەکرێ بە شێوە گشتیەکەی بە شێوەیەکی معریفی قسەی لەسەرکەی، ئەمە چی تایە بۆ مرۆڤایەت؟ یعنی ئەم ڕووداوانەی کە دروستە بن، یعنی ئینسان کە لەسەر زەویە ڕووداوەکان ئەوەی کە باسەکرێت لە لای خوددا دیاری کراوە کە ئینسان ڕوبەڕوو چیە بێتەوە. بەڵام ئەمە چی ئەڵێ بە ئینسانیەت؟ یعنی بە ئینسان چۆن لەمە تێبگا، چۆن تەفەهومی بکە. ئەوە ئاەتەکە جوابی ئەوە شیاوەتە وەیەتوب عەلەیکم، یعنی ئەبێ سەرنجامی ئەم حرەکەتە گەڕانەوە و پەیوەستبوونی مرۆڤ بێ بە خودداوە. چونکە ئینسان کە ڕێگەی ڕاستی گرت، هەموو ڕێگایەک سەرەتایەک و ئەنجامێکی هەیە، سەرەتایەک و ئامانجێکی هەیە. لە ئۆکو لایەنی مادی تۆ لە دایکبوونێکت هەیە و مەرگێکت هەیە، دوای مەرگی ژیانێکت هەیە، ژیانێکی نەبراوت هەیە. وەکو لایەنی معنەوی تۆ نیەتێکت هەیە و هەدەفێکت هەیە. کەواتە ئەم کتێبە ئیلاهیە، ئەم قورئانە، ئەم پەیامە خوداییە فێری ژیانمان ئەکا. یعنی لە مەسەلەی وەعز دەرچێ، لە مەسەلەی ئەگەر تۆ قیرائەیەک و خوێندنەوەیەکی معریفی بۆ قورئان بکەی، وەڵامی ئەو پرسیارانەی هەموو تایە. من بە یەک ئاەت دوتم، یورید الله لیبین لەکم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم.
یعنی ئاەتەکە لە ڕوانگەی دوو ناوی خواوە توانی هەم لە مەسلەی بەیان تێبگەی، هەم لە مەسلەی هیدایەت، هەم لە مەسلەی گەڕانەوە پەیوەست بوون. ئەسڵەن هەدەف لە خیلقەت چییە؟ هەدەف لە دروستبوون چییە؟ تۆ بۆنی مەوزوعەکانەکە، یعنی بەو معلوماتە کەمەی کە ئێمە هەمانە و ئەو معلوماتە تەراکمی گەورەیی کە زانایان بە درێژایی مێژوو هێناویانە تا ئێستا بۆنی ئەویان کردوتوانە ئێمە بەرەو لای خوددا ئەچین. بەڵام چۆن بۆ لای خوا بچین؟ بە کامڵی دەچین، بە قاڵبوون دەچین. ئەمە بەشێکە لەو کامڵبوون و قاڵبوون، بەشێکەوەی کە ئێستا هەیە. یعنی تۆ بزانە البقاء للأنفع والبقاء للأصلح والبقاء للأقوى. ئەمە هەمووی نەزەریاتە. کێ ئەمێنێتەوە؟ کێ ئەتوانێت لە بەرامبەری کارەسات و ڕووداوەکانەوە بوەستێ؟ ئینسانی خاوەن ئیرادە. تەنها خاوەن ئیرادە نە، خاوەن ئیرادە و کەسێ خاوەنی معریفە و زانست بێ، بەرچاوی ڕۆشن بێ، بزانە لە کێوە هاتووە بۆ لای کێ ئەچێ. خۆ ئیرادە لە خۆ دروست نابێ، ئیرادە لە ئەنجامی معریفەتەوە دروستە بێ، معریفەتێکی ڕاستەقینە. ئەم معریفەتە لە کوێوە دێت؟ فەرموو پرسیارەکەم لە ڕۆشنبیران، لەو کەسانەی کە ئەهلی فکرن، ئەو معریفەی هەیەە لە کوێ وەریان گرتووە؟ لە کتێب وەریان نەگرتووە؟ کتێب لە کوێوە هاتووە؟ نووسین لە کوێوە هاتووە؟ لە کەیەوە نووسین دەستی پێ کردووە؟ وەرە با بڕۆینە بەرە بەیانی فکری بەشەری. لەو کاتەوە مرۆڤ بیرەکاتەوە لە چ کاتێکەوە کە بیری کردوێتەوە لە کوێ سەرچاوی وەرگرتووە؟ لیوبەینە لەکم. جا بۆ یەکێ لە زاناکان جوانی فەرمووە کاڵێ خوا کە خۆی دەرەخا بۆ مرۆڤەکان بە سێ شێوە خۆی دەرەخا. یا لە ئاوێنەی گەردوونا خۆی دەرەخا، لە ڕێگەی زانستەوە پێی ئەزانیت، یا لە ئاوێنەی کتێبەکانیەوە پەیامەکانیەوە کە ناردوێتی لە ڕێی پێغەمبەرانەوە، یا لە ڕوانگەی دڵی خۆتەوە. عەقڵ چییە؟ عەقڵ بریتیە لەو ئاوەزەی کە ئینسان بە فیترەت هەیەتی، کاتێک شتێکی عیلمی ئەبیسێ تەسلیمە بێ، کاتێک شتێک لە پەیامێکی خودایە ئەبینێ تەسلیمە بێ، کاتی حەقیقەتێ لە دڵیان نمایانە بێ تەسلیمە بێ. ئەوە عەقڵە. ئەی یاخیبوون چییە؟ یاخیبوون هەموو حرەکەتێکی لا عەقلانیە کە ئینسانی کا لە کۆمەڵگایە لە ژیانی ڕۆژانی خۆیان. باش دکتۆر، ئێستا لە ڕوانگەی ئەم بیر و بۆچوونانەی بەڕێستەوە کە وردت کردەوە بۆ ناو هەندێ معریفەی ئیسلامی و فکری ئیسلامی و هەروەها ئەوانەی کە لە ڕێگەی عەقلەوە ئینسان پێی پێبە، ئێمە ئێستا ئەم ڕووداوەی ڕووی لە کوردستان کردووە، بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا هەموو خەڵکی ڕاپێکی ماڵەوە کردو و چۆنەڵی ژیانی ماڵنشینیان هەڵبژاردووە، یعنی ناچاریشە بەشێکی هەز ناکە، یعنی کۆمەڵگای ئینسانی و خەڵک و تاک بە شێوەیە لە شێوەکان خەریک بوو، یعنی شیرازەی کۆمەڵگا یا دوورکەوتنەوە لە یەکتری هەبوو، یاخود شێوازی ژیانکردن لەسەر زەویا هێوا شێواش گۆڕانکاری بەسەر هات بوو، خەریک وەکو بەشێکی دابڕاوی لێهات لەو بەشە سنەتی ڕابردوو. ئێستا ئەمە بە جۆرێ لە جۆرەکان جارێکی تر سیاغی کردەوە. تاوان هەموو مرۆڤایەتی بە کۆمەڵگای ئیسلامیەکان و نائیسلامیەکانیشەوە باجی قوسوری معریفی و عەقڵی خۆمانە دەین ئێستا. یعنی ئەگەر ئێمە ئەو هەموو دەرفەتەمان لەبەردەسا بووە بۆ ئەوەی زانستێکی زیاتر فێربین، ئیمکاناتێکی باشترمان هەبێ لە ڕووی پزیشکیەوە، لە ڕووی ویقائیەوە، لە ڕووی ڕێگری لە نەخۆشیەکانەوە، حتا ئیجراعات و تەدابیری زووترمان فراهەم بکردایە. بەشی حتا لە چین ئەگەر زووتر بیریان لە خطورەتی مۆزوعەکە بکردایەتەوە. ئەمە قوسوری معریفیە، هەمووی معریفەرەوە نییە شتێ بێ بخوێنرێ، معریفە عەقڵ و تەجربە وەرگرتنە. یعنی بۆ نمونە کابرایەک لە شوێنێکایە نەخۆشیەکەی تایە، ئەو نەخاوەنی ئیرادە نییە کە زۆرتر بمێنێتەوە نەیەتەوە بۆ ناو کەس و کارێکی خۆی. ئیرادە مهمە کە تۆ دروستیکەی. ئینسانی تاریخی بەشەری ئینجازات و دەستکەوتەکانی مرۆڤایەتی هیچیان ئێوە کەسانن خاوەنی ئیرادەی بەهێز بوون. یعنی مەسەلەن
ئافرەتێکی داهێنەری وەکو مەدام کووری کە ڕادیۆمی دۆزیەوە ئەگەر خاوەنی ئیرادە نەبوایە، خاوەنی ئارامگرتن و سەبر و تەحملێکی زۆر نەبووایە لە پێناوی کەشفی ڕاستیەکانە، ڕاستیە زانستیەکانە ئەو ئەنجامەی بەدەستهێنا. هەموو پێغەمبەران ئەگەر خاوەنی سەبر و ئیرادە نەبوونایە ئەو گۆڕانکاریانەیان دروستە کرد، ئەمە پەیامەیانەگەیان. ئەمە تۆزێ سادەکەینەوە بۆ سەر ئاستە کۆمەڵایەتی، بۆ ئاستە کۆمەڵایەتەکەش ئێمە لە پەروەردەی کۆمەڵایەتیان شکستمانێناوە، شکستمانێناوە لەوە کە لە هەموو شتەکان مبالەغەیەکەین. مەسەلەن کاتێک کە ئەبین بە کەسێکی کۆمەڵایەتی، بارە کۆمەڵایەتەکە زاڵی بەسەر بارەکانی ترمانە، کاتێ واز لە کۆمەلگایانین بارەکەی تر زاڵەوێ بەسەر ئەوانی ترمانە. ئەو تەوازن و هاوسەنگی کە پێویستە هەبێت لە سلوکی تاکێکە لەناو کۆمەلگای خۆیان، ئەو تەوازونە نەما بوو، ئێستش نەماوە. ئێستش خۆ پێشەوە یا مۆزع بێتەکە یاخود ئەزمونێکی ئەمە بۆ بگەڕێنەوە، ئەمە فرسەتێکەوە تووبە عەلەیکم. ئەمە خوا مرۆڤایەتی بەسەر کردوێتەوە، بەسەرکردنەوەیەکی معریفی، یعنی تۆ جارێکی تر وەرە خۆت بخوێنەرەوە. خۆشتا خەڵکەکە کەشفی مەوزوعەکەی نەکردووە، قسەی لەسەرەکە، حکمی لەسەرەدا، بڕیاری لەسەرەدا. هێشتا خەڵک مولابەساتی وەزعەکە نازانێ، تەنها مەجموعەیە معلوماتمان پێ ئەدرێ لە ڕێی ئیعلامەوە. ئیعلامی چاوەڕێیەکەین کۆتایی بچینە دەرەوە، جارێکی بچینەوە فەزای گشت. ئێمە یعنی تقریبەن ئەو کارانی کە ئێسایی کەینە با زووتر بکرایە. یعنی بۆ تۆ پێ دوایە نەخۆشی کەمە لە دەور و بەرمانە، بۆ مشکلاتی ترمان نییە. ئێمە هەندێک مشکلاتی سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی و کەلتوری، تعلیمی و تربەوی لە وڵاتی ئێمایە لە کۆڕۆنا خەتەرناکترە. بەس لێمە چونکە لەمسی ناکەین و ئەمە ڕاستە و خۆشتەکە گوێزرێتەوە بەوەی هەستی پێ بکەین. ترسێک و خەوف، یعنی هەمیشە مەسەلەن دوژمنێکە دەوری حەشاری یاوین و بۆمان نییە کەشفیکەین. یعنی وەکو وایە تۆ ئێستا یەکێک بڵێن کاکە نەفەرێک بە بۆمبێکەوە لە گەڕەکەی ئێوایە، بەڵام کەس نایناسێ، شتێکی مەوهومە و بڕیاری یاوە لە هەر شوێنێکا بێبی تەقێنێتەوە. ئەو کاتە خەڵکی گەڕەکان ویانەکەونە خۆیان. بەڵام جاری وایە بۆمبەکە تۆ خۆت ئەیبینیت، یعنی مەسەلەن پیس و پۆخڵی، خراپکردنی ژینگە، کوونکردنی طبقەی ئۆزۆن، نەبوونی تەوازونی اجتیماعی. اینجا ئەو سیلاحە نەوەوی کە هەیە لە وڵاتە، ئەو پاشەرۆکە نەوەویانەی کە لە دوای جەنگەکانە لە سەر زەویەکانە بەجێ ئەمێنێ، لە کۆرۆنا کەمتر نین. ئەوە یعنی بەس چییە تۆ لەمەیانناڵی ئەمە سەریعتر ئەگا بە تەوقەکردنێک، بە ئەم لاولاماچکردنێک، بە بەرکەوتنێک مەسەلەکە بڵاو بێتەوە. یعنی خەڵکەکە چییە؟ خەڵکەکە ئیعلام توانیوێتی بیسەلمێنێ ئەمە دوژمنێکی زۆر خەتەرە و زۆر خێرا پێت ئەگا و زۆر زوو بڵاوە بێتەوە. بەڵام باقی دوژمنەکانی تر ئێمەونە هەز بە مەترسیەکەی ناکەین. و بەڵام کاتێک کە کۆنتترۆل کرا مەسەلەکە عادیە بێتەوە و کابراتێت و سەر شوێنی خۆی، کاتی خۆی کاکە خۆ نەخۆشی سیل لەمە خەتەرتر بووە پێشەوە واکسینەکەی پەیدا ببێ. نەخۆشی ئاوڵە، نەخۆشی گەڕی، زۆر لەو نەخۆشییانە بەڵێ ئەوانی کە لە تاریخا باسەکرێ، ئەوە باوپەتانی کە بڵاو بوونەتەوە هەر 100 ساڵ جارێک وەکو مێژوو باسیەکە پەتایەکی خەتەرناک بڵاو بۆتەوە کە تازە بووە بەنسبەت بەشەریەتەوە. بەڵام بەشەریەت سیراعی لەگەڵ مەوزوعەکە کردووە و تەنها بە عیلم و معریفە زاڵ بوون بەسەریە. علم و معریفەش بەخششێکی خواییە، بۆیە بێ گەڕانەوە بۆ خوا هەمیشە هەبێ لە نەزەرا. دکتۆر تەورێکی تری بەرنامەکە کە کۆتایی بەرنامەکەم بۆ تەرخانکەم پەیوەندی بە تەوزیعکردنی کاتەکانمانەوە. یعنی ئەم کاتە پێویستە ئینسان چۆن ئیدارەی وەقتی خۆی با لە ماڵەوە با ئەگەر تۆزێ سادەتر لە ئاستە کۆمەڵایەتیەکە باسیکەین. خۆتەزانی لە دەیان شوێنی قورئانە خی گەورە باسی کاتەکە، سوێنی بە کات خواردوە کات ئەگەر ئێمە وەکو خەڵکی تەنانە بڕوادارەوە ئەوەشی کە زۆر بڕوا عەقیدەی بە قورئان و بە ئاین نەبێ. یعنی پێویستە ئەم کاتە چۆن تەوزیعکە لە 24 سەعاتە لە ماڵەوە چۆن بتوانێ ئیداری ژیانی خۆیکە لەگەڵ ئەو ژینگە کۆمەڵایەتیە، ئەو چوارچێوە خێزان و قەوارەیە کە لەگەڵیایەتی. طبعاً کات گەورەترین سەرمایەی ڕەمزی ئینسان، یعنی عمری ئینسان واتە کاتەکانی.
تۆ چۆن ئەگەر پارەیەکە دەبێت ئەو معاشی کەوەریەگری ماهانگانەی تەوزیعێکی بەسەر پێویستیەکان تا عمریش بە هەمان شێوە بێ بەو شێوە تەوزیعێکی بەڵکو بە حساستر چونکە عمر بەدیلی نییە پارە و تۆ ئەگەر پارەکە لێ بدزن بەدیلی هەیە و پارەیە توانێت معاشی وەرگری یا یارمەتیەکە بدرێ یا خێرێکە پێ بکرێ یا هاوکاریەکەت بکرێت لایەن دۆست و برادەرەکانتەوە ئەو پارەیە بۆ دروستە بێتەوە بەڵام عمر بەدیلی نییە ئەڵێ حافزی شیرازی شێعرێکی زۆر جوانی هەیە ئەڵێ جەریدەرە و کی گوزەرگاهی عافیەت تەنگ است پیاڵە گیر کی عمری عەزیز بی بەدەل است ئەڵێ تۆ بەتەنیا بڕۆ بەم ڕێگەی ژیانە چونکە ئەم ڕێگای ژیانە تەنگە جێ یەک نەفەری پیا بێتەوە بڕۆ و پیاڵەش بگرە یعنی ئیسفادە وەرگرە لەو کاتەی کە تایەتی چونکە ئەو عمرە عەزیزە بەدیلی نییە بەدیلی نییە شتێک جێگرەوەی نییە کەواتە ئێمە چۆن ئەو سەروەتە مادی کە هەمانە چۆن تەوزیع یەکەین بەسەر پێداویستیەکانمانە ئەبێ ئەو عمرش کە هەمانە تەوزیعیکەین بەسەر پێداویستیەکانمانە پێداویستیەکانی ئێمە ئێستا پێداویستی عەقلیمان هەیە ئەبێ خۆمان خوێنەوارترکەین پێداویستی ڕوحویمان هەیە عیبادەتمان زیاتر بێ پێداویستی کۆمەڵایەتیمان هەیە پێداویستی تربەویمان هەیە پێداویستی نەفسیمان هەیە تەئەمولات بیرکردنەوە ئەمانە مەجموعەیەکن تۆ ئەبێ و کاتی خۆتی بەسرا ئەمجا جەستەی خۆت حەقی هەیە بەسەرتەوە ئەهل و کەس و کارت حەقی هەیە بەسەرتەوە ئەوانەی ئەیان ناسی حەقیان هەیە بەسەرتەوە ئەو وڵاتی کە هەیەی و پێش هەموو کەس تەمان ئێمە ناتوانین مۆفەق بین لە دابەشکردنی کاتەکانی تەمەنمانە ئەگەر سیاسەت گوزاری گشتی وڵات پشگیری تاکەکانی کۆمەلگا نەبێ لە تەئمینی نان و ئەمنیەتە ئێستا بەشێک لە کێشەکانی خەڵک لە کۆرۆنا سەختتر لە کۆمەلگا تەئمینی نان و کرد حکوومەت ئافرین تەئمینی نان نەکرد ئەبێ لە مووقیفی مەسئولیەت هەبی ئیعلانێکی بۆ خەڵکە کە من ناتوانم پێم ناکرێ ئەگەر پێتەکرێ فەرموو پێ ناکرێ خواحافیز ئەمە منطقی شەرع و عەقڵ و یاسای ئاسمانی و زەمینی واڵێ ئەمنیەتت پێ دابی نەکرێ فەرموو پێ و دابین ناکرێ ئیعلانی کە با خەڵک مەسئولەکان بزانن خەڵک بێدەنگ نابێ تاریخ بێدەنگ نابێ تاریخی نووسێ ئەوە هیچ خوای پەروەردگار هیچ سەغیرە و کەبیرەیەک نییە هیچ شتێکی بچووک و گەورە نییە کە لە تۆماریانە نەیان نووسێ و مەسئولەکانیش تەنها مەسئولە گەورەکان نە بە دەرەجەیەکە مەسئولە گەورەکان اینجا مەسئولەکانی دەرەجە 2 دەرەجە 3 تا ئاخرین کەس کە مەسئولێتی هەیە بەسەر 2 کەسا لە وڵاتە تۆ ئەگەر ئەو پشتیوانەیەت نەبێ ناتوانی داوای التیزامات لە خەڵک بکەیت هەر ناتوانی وەعزیشیان بۆ بیت و قسەیان بۆ بکەی بۆ ژیانتان ئاوا دابەش بکەن چونکە وڵات بە وەعز و ئیرشاد بە تەنها بە وەعز و ئیرشاد ناچێ بەڕێوە وەعز و ئیرشاد بەشێکە لەو ڕێکارانەی کە ئەبێ بگریێتە بەر لە هەلومەرجی قەیرانەکانە و ئێستا لقێک لە زانستی فقی ئیسلامی دروست بووە بە ناوی فقه الأوبئة تێگەیشتن لە پەتا ئیشی پیاوێکی ئاینی ئەوە نییە دەوری پزیشکێ ببینێ وەکو چۆن ئیشی محامێکی ژەونێ دەوری پزیشکێ ببینێ بەڵام لەو ڕوانگەوە کە ئاین و پیاوانی ئاین مزگەوتەکان ئەتوانن ڕۆڵێکی گەورەیان هەبێ لە وشیاری کۆمەڵایەتیە کە یەکەمین پلان و ڕێکاری ئەساسیە بۆ چارەسەری ئەم گێژە و گرفتانە ڕۆڵێکی زۆر گرنگە و بێحسابی بۆ بکرێ بۆیە من پێم وایە کاتەکانیشمان ئەتوانین جوان تەنزیم بکەین وەکو چۆن پارە و سەرۆتەکانمان تەنزیمەکەین کاتەکانیشمان بۆ پێداویستیەکانمان پێداویستی تاکی خێزانی کۆمەڵایەتی اینجا بۆ پێداویستی ڕۆحی معنەوی فکری عەقلی و هەموو ئەمانە من پێم وایە وشیارێکی واش پێیا بۆ ناو خەڵکی ئێمەیە ڕەنگە پێویستی بە نەسیحەتی من نەبێ بەڵام وەکو بیرخستنەوەیە گەڵێم ئێمە دەرفەتێکمان بۆ دروست بووە کە هەر کام لە بەنۆرەی خۆی چی داوا لێکرا بە پێی پسپۆڕێکی خۆی درێغینەکە و خزمەت بە کۆمەلگاکەی خۆی بکە خزمەت بە خێزانەکەی بکە و کەسێک نەتوانێت خزمەت بە خۆی و خێزانەکەی بکە
ناتوانێت خزمەت و کۆمەلگاکەی بکە و کەسێکیش نەتوانێت ئەمنیەت و نان بۆ ئەو میلەتە دەستەبەرکە مافی مەسئولیەت و بەرپرسیارەتی بەسەر ئەو خەڵکەوە نییە. ئێمەگەر لە حەسەر هەردوو ئاستی کۆمەڵایەتی و ئاسی دەسەڵاتی سیاسیش یا حکوومەت قسە بکەین پێ دوایە ئەمە وەکو سەردەمێکی حەساسی تاریخی ژیانی کۆمەڵگام یا ژیانمانەکە بە دوو بەشەوە توانین بڵێن قۆناغی پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا قۆناغی دوای ئەوە یعنی ڕاچەنینە دروستەکە بە بەڵێ بە تایبەتی بۆ ئەوانەی چۆن بڵێ خاوەن عەقڵن باوا بڵێ بەڵێ لە تاریخی کووردا باسی ئەوە کرێ لە سەردەمی مەرحومی شێخ مەحموودی مەلیک ڕەحمەتی خوای لێبێ کە گرانی هاتووە پیاوێکی مەسیحی لە شاری سلێمانیا بە ناوی کەریمی عەلەکە توانیوێتی ڕۆڵێکی گەورە ببینێ لە تێرکردنی خەڵکە لە بەڕێوەبردننی ئازوقە و کاروباری ژیان و بژێوی خەڵکە ئێستش وەکو عەلامەتێکی باریز لە تاریخی ئەم شارە باسەکرێ کەواتە گەر مەسئولەکانی کورد هەر چوار سوڵتەکە چونکە من پێم وایە لە ناو کۆمەلگایە لە هەر وڵاتێکە چوار سوڵتە هەیە سوڵتەی جێبەجێکردن دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی یاسایی و دەسەدانان دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی معنەوی فکری پیاوانی ئاینی مامۆسایانی زانکۆ ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامە نووسان ئەمانە هەر هەمویان سوڵتەی معنەوین ئەم چوار سوڵتەیە ئەگەر بتوان بە هەماهەنگ لەگەڵ یەکتر خزمەتی ئەو میلەتە بکەن و ئەو میلەتە بە کەمترین زەرەر و زیان لەم قۆناغە هەستیارە و لەم مەرحەلە و لەم ئەزمە و لەم قەیرانە تێپەڕێ پێم وایە ئەتوانین گەشبین بین بە دواڕۆژی سیاسی و بەرەو دەوڵەتیش بڕۆین بەڵام لە حەڵێکی ئاوایە کە ئێمە لە واقع ئەگەر بەراوردی کەین بەو مشکلاتی کە بەسەر مرۆڤایەتی و بەسەر میلەتی مەسلەیەکی دەسەڵات بەڕاستی ئەگەر لەما سەرکەوتو نەبین بە هیچ شێوەیەک ناتوانین داوای گەشببینی لە تاکەکان بکەین و ناتوانین بە خۆشمان بڵین کەسانی خاوەن ئیرادە و خاوەن هەڵوێست. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی سپاس بۆ ئەم دەرفەتە لە بەرنامەی مەودا کە توانیمان مەودایەک لەسەر بابەتێک و باسێکی معریفی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا بکەینەوە. سپاس سەرکەوتو بیت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی مەودای ئەم جارەتا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.